کاردانەوەکانی هێرشکردنە سەر کارگانەوتەکانی سعودیە بەردەوامە و لە ئێستادا بەرپرسانی ئەمریکا لە هەر کوێ لەگەڵ هەرکێ کۆ ببنەوە. تەوەرێکی سەرەکی قسە و کۆبوونەوەکانیان باسکردنی ئەو هێرشەیە. لەو چوارچێوەیەدا دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ بۆریس جۆنسۆن سەرۆکوەزیرانی بەریتانیا لە پەیوەندیکی تەلەفۆنیدا هێرشەکانی سەردامەزراوە نەوتەکانی سعودیەیان تاوتوێ کرد. ترامپ و جۆنسۆن هێرشەکانیان سەرکۆنە کردووە و جەختیان لەوە کردوێتەوە کە هاوبەشانی و دەوڵەتەکان پێویستە لەو بارەیەوە بە یەکگرتووی وەڵامێکی دیبلۆماسی بدەنەوە. لەلایەکی دیکەوە مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا با سەردانێکی فەرمی گەشتە سعودیە و لەگەڵ گەورە بەرپرسانی وڵاتەدا کۆبووەوە. لە پاش کۆبوونەوەیان وەزیری دەرەوەی ئەمریکا و جێنشینی سعودیا ئاماژەیان بۆ کردووە هێرشی سەردامەزراوانەوتەکانی سعودیا لەلایەن ئێرانەوە قبوڵ ناکرێت. لە ڕاگەیەندراوی پاش کۆبوونەوەکەدا هاتووە پۆمپیۆ و شازادە بن سەلمان جەختیان لەسەرەوە کردوێتەوە هێرشەکان مای قبوڵکردن نین. وەزیر و شازادە هاوڕابوون لەسەر ئەوەی کە ئەو هێرشە تەنها ژیانی هاوڵاتیانی سعودی نەخستۆتە مەترسیەوە، بەڵکو لە هەمان کاتدا ژیانی ئەو هاوڵاتیە ئەمریکانەشی خستۆتە مەترسیەوە کە لە وڵاتەدا دەژین، هەروها بۆ سەر بەرهەمی نەود لە وڵاتەدا هەڕەشن. لە ڕاگەیەندراوەکەدا باس لەوەش کراوە پۆمپیۆ و محەممەد بن سەلمان جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی کۆبێتەوە و دژ بە ئێران و چالاکیەکانی لە ناوچەکەدا بوەستێتەوە. هاوکات دۆناڵد ترامپ لەبارەی دەسوەردانێکی پێشبینیکراو بۆ سەر ئێران وتی لە کاتی خۆیدا دەبینن کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا چی ڕوودەدات. دەسوەردان هەموو کات ئاسانە و بە یەک تەلەفۆن دەتوانن بشنە نێو هەر وڵاتێکەوە، بەڵام ئەمە مەرجنی ئەمڕۆ بێت، ڕەنگە سبەی یان 2 هەفتەی دیکە بێت. هەروەها لە دوایین کۆنگری ڕۆژنامەنووسی خۆیاندا حوسیەکانی یەمەن کە هێرشکردنە سەردامەزراوانەوتەکانی سعودیان لە ئەستۆ گرتووە هەڕەشەیان لە دەسەڵاتدارانی ئیمارات کرد بەوەی هێرشەکانیان ئەوانیش دەگرێتەوە. یحیا سەریع وتەبێژی سەربازی حوسیەکان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند کارگانەوتیەکانی خرێس و بەقیقیان لە سعودیە لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانی چەکدارەوە کردوتە ئامانج. بەپێی کۆنگرا ڕۆژنامەوانەکە کە کەناڵی ئەلمەسیرەی سەر بە حوسیەکان بڵاوی کردەوە یحیا سەریع ئاشکرای کردووە کە هێرشەکانیان لە ڕێگەی 3 خاڵی سەرەکیەوە ئەنجام داوە، ئەوانیش بە بەکارهێنانی موشکی 1500 و 1700 کیلۆمەتر مەودایی سەمە 3. هاوکات باسی لەوەش کرد کە لە هێرشەکەدا نەوەی سێمی فڕۆکەی بێفڕۆکەوان لە جۆری قەسف بەکارهێنراوە. هەر لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەدا وتەبێژی سەربازی حوسیەکان هەڕەشی ئەوەی لە ئیمارات کرد کە ئەگەر بێت و هێرشی هاوپەیمانی عەربی بەڕابەرایەتی سعودیە و بەشداریکردنی ئیمارات بۆ سەر یەمەن بەردەوام بێت، ئەوە ئەو وڵاتەش هاوشانی سعودیا دەکەن بە ئامانجی هێرشەکانیان. ڕۆژی 14 مانگا بە فڕۆکەی بێفڕۆکەوانی چەکدار هێرش کرایە سەردوو کارگەی نەوتی سەر بە ئارامکۆی سعودی و لە ئەنجامدا ئاگر لە هەردوو کارگەکە کەوتەوە و بۆ هۆی لە دەستدانی نیوەی بەرهەمی نەوتی عەرەبستانی سعودیە. لەو هێرشانەدا کە هیچ کوژرا و بریندارێکی لێ نەکەوتەوە حوسیەکان یەمەن بانگەشێوەیان کرد کە بەدە فڕۆکەی بێفڕۆکەوان ئەو هێرشیان ئەنجام داوە. هێزەکانی هاوپەیمانی بەڕێبەرایەتی سعودیە ئێرانیان بە ئەنجامدانی هێرشەکە تۆمەتبار کرد و ڕایان گەیاند هێرشەکەی سەردامەزراوەکانی ئارامکۆ لە دەرەوەی خاکی ئەمن بەچەکی ئێران ئەنجام درراوە. لە بەرامبەریشدا ئاژانسی ئێرنای ئێرانی بڵاوی کردەوە تاران نامەیەکی دیبلۆماتیکی بۆ ئەمریکا ناردووە و تێیدا نکوڵی لەوە دەکات بە هیچ شێوەیەک دەستی لەو هێرشە هەبوو بێت و هۆشداری دژی هەر کردارێکی دژ بە ئێران دەدات و دەڵێت دەست بەجێ وەڵام دەداتەوە. هاوکات حەسەن ڕۆحانی سەرۆکی ئێران وتی یەمەنیەکان وەک هۆشدارێک بۆ سعودیە و هێرشیان ئەنجامداوە و وتیشی یەمەنیەکان لە نەخۆشخانەکانیان نەداوە، لە خوێندنگا و ناوبازارە نەداوە و ڕیاز پێویستە لەم هۆشداریەوە دەرس وەربگرێت. هێرشەکان بۆ سەر سعودیە و پێکانی ئامانجەکان لە وڵاتە سیستمی بەرگری پاتریۆتی ئەمریکی خستۆتە ژێر پرسیاری گەورەوە و نرخەکەشی لە بەرامبەر سیستمی بەرگری S400 ڕووسی نزمبوونەوەی بەرچاوی بەخۆیەوە بینیوە.